ببۆرە ئەس نکارم ئالیکاریاتە بکەم. خواردن ئەو نەبرچیە، خواردنێ نەدێ وەستاندی ئەس پر وەستیایمە. چکوس باپیر هەردەم چکوستیە دکن. خەون ئەو خەونێ نەخۆش هەر ڕۆژ دەبینە. خراپ تو چماش هەواڵی خوارە تشکی خراپ دەبێژی؟ غولام دەما بەرێ گوندان غولام هەبوو. خودی ئەز نەخۆدیا بێتڕم بێلێمە. تاری بوو شەف و دنیا تاری بوو. ناڤگیناتە نەبێ کارێتە زەحمەت دەبێ. گێنگاز پێکان ji bo kesên baqiliyên mînate her tişt gêngaz e. Çêja xwarinên daykan cuda ye. Destpêk ji destpêkê ve xuya dikir ku ev kar ne hesan e. Navber gundê me navbera du çiyayan de ye. Derazîng li ber deriyê me derazîngek pir bilind heye.